ڕێز و سڵاوەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە بەرنامەی لێکدانەوە هەڵوێست لە خزمەت ئێوەی خۆشەویستدام. چەند بابەتێکمان ئامادەیە بۆتان دەخوێنمەوە. بابەت یەکەمیشمان بەناونیشانی سەردانی پۆتین بۆ چین و سەرنجێک لەسەر هاوکێشەکان. ئەم بابەتە لەلایەن بەهرۆز ڕەوفۆ ئامادەکراوە. هەموو جیهان چاودێری کۆبوونەوەیەک لە دوای یەکەکانی سەرۆکە زلهێزەکانی جیهان دەکات. ئێستا ئەو گۆڕانکاریانەی لە ماوەی 100 ساڵدا نەبینراون بە خێرایی لە جیهاندا زیاد دەبن. دۆخی نێودەوڵەتی ئاڵۆز و ناڕوونە جیهان گەیشتوتە دوورگەیەکی نوێ. ڤلادیمیر پوتین کە دوایین سەردانی مانگی ئایاری 2025 زاینی بوو دووبارە و دوای ساڵێک گەیشتەوە بە پەکین بۆ دیداری شی جینپینگی سەرۆکی چین. هەردوو سەرکردەکە بە پێی راپۆرتە هەواڵیەکان ڕاگەیاندنامەیەکیان واژۆ کردووەیان دەکەن دەربارەی سەرهەڵدانی جیهانێکی چەند قوتبی و جۆرێکی نوێی پەیوەندی نێودەوڵەتی لەگەڵ چەندین پرسی تری هاوبەشی سیاسی و ئابووری و سەربازی. چین و رووسیا دەیانەوێت نیشانی بدەن پەیوەندیان بەهێزە. پوتین دەیەوێت دڵنیا بێت کە شی جینپینگ هیچ ئیمتیازێکی بۆ ئەمریکا نەکردووە. رووسیا کە ماوەی زیاتر لە 4 ساڵە لە جەنگدایە لەگەڵ ئۆکراین پێویستی بە چین هەیە، چونکە زۆربەی درۆنەکانی رووسیا بە پارچەی چینی کار دەکەن. هەروەها چین بازارێکی گرنگی نەوتی رووسایە و ئەمەش سوودێکی گەورەیە بۆ ژێرخانی پیشەسازی بەرگری و کەمکردنەوەی سزاکانی ڕۆژئاوە لەسەری. لە لایەکی تریشەوە چین هەوڵ دەدات سەرچاوەکانی وزە و نەوتی خۆی دڵنیاتر بکات، بە تایبەتی لە ڕێگەی رووسیاوە. واتە ئەم دیاردە یان ئەم وا دیارە لەم کاتەدا پێویستێکی دوولایەنەی گرنگە کە گۆڕانکاریە خێرایەکان هێندەی تر پێویستی دەکەن. ئەوەی شی جینپینگ بە پۆتینی دەڵێت بریتە لەوەی کە پێویستە ڕێکخستنی جیهانی ئێستا بگۆڕین، سیستەمی بەهاکانی ڕۆژاوە وەک ئەوروپا و ئەمریکا بخەینە ژێر هەڕەشە. ئەو دوو جەمسەرە هاوپەیمانە نەخشەیەکیان یان نەخشەکەیان دەکرێت وەها گزارشتی لێ بکرێت رووسیا لە ئۆکراین فشار دروست بکات. چینیش ئەگەر دەرفەت هەبێت بیر لە هێرش بۆ تایوان بکاتەوە. لە هەمان کاتدا ئەگەر ئەمریکا دۆخی ناوخۆی ئاڵۆز بێت و ئێرانیش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا فشار دروست بکات، ئەوە هەمویان پێکەوە سیستەمی جیهانی نوێ دادەڕێژنە و بەخواستی ئەوان دروست دەکرێتەوە و بە تەواوی جیهان ئەوە هەست پێ دەکات. هەر لەو دیدارەدا ئەوەشی وەک پرسێکی تری گرنگ لە سەرمێزی گفتوگۆ دەبێت لە نێوان هەردوو سەرۆکی رووسیا و چین، چونکە چین دەزانێت لە ئەگەری قوڵتربوونەوەی کێشەکانی ناوچەکە ئەگەر ئەمریکا بێوێت گەماروی دەریایی و ئابووری بخاتە سەر، ئەوە پۆتین لێرەدا دەبێتە هێڵی بەرگری چین. بابەتی تایوان و فرۆشتنی چەک لەلایەن ئەمریکاوە بەو دوورگەیە، هەرچەندە لە دیداری نێوان سەرۆک ترەمپ سەرۆکی ئەمریکا و شی جینپینگ هەمان بابەت لە سەرمێز بوو. بەڵام پێناچێت ترەمپ هیچ هەنگاوێکی نابێت بە دڵی چین بوو بێت، چونکە ترەمپ دەزانێت ئەمە کاتێکی استراتیژی گرنگە بۆ ئەمریکا. ئەو لەوە تێگەیشتووە گەربی بێت بەڕاستی ئەمریکا مەزن بکاتەوە بابەتی تایوان ئێژگا گرنگە بۆ ئەمریکا. سایکۆلۆژیای دۆناڵد ترامپ پیاوێک لەسەر شۆک و دژایەتی دەژی. هەتا شەمێرانی ئەم بابەتی ئامادە کردووە. دۆناڵد ترامپ یەکێکە لە کەسایەتیە سیاسیە مشتومڕاویەکانی سەردەمی مۆدێرن، نەک تەنها بەهۆی بڕیار و هەڵوێستە سیاسیەکانیەوە، بەڵکو بەهۆی ئەو شێوازە دەرونیەی کە وێنای گشتی خۆی بەڕێوەی دەبات. هەر کەسێک شوێن وتار و لێدوانەکانی بکەوێت هەز بە حاڵەتێکی بەردەوامی دژایەتێکی ڕواڵەتی دەکات. بەیانیان بە زمانی هەڕەشە و شەڕ و ڕوبەڕووبوونەوە قسە دەکات. چەند کاتژمێرێک دواتر باز لە ئاشتی و کۆتایی هێنان بە ململانەکان و کردنەوەی دەرگای دانوستان دەکات. و تایبەتی لەسەر بابەتێکی هەستیار وەک پەیوەندی لەگەڵ ئێران یان کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەم جێگۆڕکەی مامەڵەیە پرسیارێک دەوروژێنێت: ئایا ئێمە مامەڵە لەگەڵ کەسایەتێکی ناجێگیردا دەکەین یان لەگەڵ ستراتیژێکی دەرونی و سیاسی حیسابکراودا؟ لە دەروونناسی سیاسیدا جۆرە کەسایەتیەک هەن کە پشت بەو شتە دەبەستن کە بە سیاسەتی شۆک ناسراوە، واتە دۆخێکی بەردەوام لە گرژی و سەرنجان دروست دەکات. پێدەچێت ترەمپ نمونەیەکی ڕوونی ئەم ڕێبازە بێت. ئەو تێدەگات کە جیهانی مۆدێرن چیتر تەنها بە بڕیاری فەرمی ناجوڵێنرێت، بەڵکو میدیا و ڕەوت و کاردانەوەی گەشتی دەیجوڵێنێت. بۆیە بەردەوام هەوڵ دەدات بۆ ئەوەی ببێتە ناوەندی سەرنجی جیهانی، تەنانەت ئەگەر بەمانەی لێدوانی دژبەیەک یان سەرسوڕهێنەریش بێت. ترامپ حەز ناکات وەک کەسایەتێکی ئارام و ئاسایی دەربکەوێت کە بە زمانێکی
پەیوانەکرا و دیبلۆماسی قسە بکات بەڵکو وێنەی پیاوی پێشببینی نەکراوی پێ باشترە ئەم وێنەیە لە چاوی نەیار و لایەنگرانیدا دەسەڵاتی دەرونی پێدەبەخشێت کاتێک کەسانی تر نازانن چی دەکات یان چی دەڵێت پێشببینیکردنی هەنگاوەکانی یان کۆنتترۆلکردنی دیمەنی سیاسی بەرامبەر بە زەحمەت دەبێت بۆیە ڕەنگە زۆرێک لە لێدوانە توندەکانی بەشێک بن لە تاکتیکی فشاری دەرونی نەگەڕاگەاندنی شەڕی ڕاستەقینە هەروەها لە ڕووی دەرونیەوە پێدەشێت ترامپ بە خۆڵی پابند بێت بە بیرۆکەی زاڵبوون بەسەر دیمەنەکەدا بەرگەی ئەوە ناگرێت کە لە چاوی خەڵک دەرچێت هەرەمەش وای لێ دەکەن یان وای لێ کردووە کە زۆر جار و بە خێرایی لێدوان بڵاو بکاتەوە هەندێک جاریش لە هەمان ڕۆژدا بۆ ئەوەی لە میدیا و گوتاری گشتیدا ئامە دەبێت ئەو وەک چۆن بازرگانێک لە بازار نزیک دەبێتەوە لە سیاست نزیک دەبێتەوە هەستیاری کێبڕکێ گرێبەست و دەستکەوتی بەردەوامی میدیا جگە لەوەش کەسایەتی ترەمپ لایەنێکی ڕوونی نەرگزیسمی یان نێرسیزمی سیاسی پیشان دەدات ئەمەش مەرجێکە کە سیاسەتمەداران پاڵ دەنێت بۆ ئەوەی بەردەوام بە دوای سەرنج و کاریگەری و سەرسامی گشتیدا بگەڕن بۆیە زۆر پشت بە زمانی بەهێز و دروشمی ڕاستەوخۆ و لێدوانیدا بەشکردن دەبەستێت چونکە دەزانێت مشتومڕ دەسەڵاتی سیاسی زیاتری پێدەبەخشێت نەک بێدەنگی بەڵام ئەم ڕێبازەمە ترسێت بەرچاوەکانیشی لەگەڵدایە چونکە سیاسەتی نێودوڵەتی بەرنمەیەکی تەلەڤیزیۆنی نییە کاتێک هەڕەشەکانی شەڕ دووبارە دەبنەوە دواتر لە ماوەی چەند کاتژمێرێکدا دەگۆڕێن بۆ بانگەوازی ئاشتی جیهان تووشی ژڵەژان و ناسەقامگیری دەبێت بازاڕەکان تووشی ژڵەژان دەبن دانیشتوان نیگەران دەبن و هاوپەیمانان و ناران بە هەمووان شێوەیان هەوڵ دەدەن بزانن ئایا ئەو ڕاگەاندنانە تەنیا بۆ ستۆری میدیان یان مەبەستی ڕاستەقینەی لە پشتە لە کۆتاییدا دەکرێت بڵێن ترامپ تەنیا سەرۆکێکیان سیاسەتمەدارێکی ئاسایی نییە بەڵکو دیاردەیەکی ئاڵۆزی دەرونی و میدیاییە دەسەڵاتی سەرەکیە و نەک تەنها لە بڕیارەکانیدا بەڵکو لە توانای کۆنتترۆلکردنی باری دەرونی گشتی جیهانی و ناچارکردنی هەمووان کە ڕۆژانە شوێنی بکەون هەر لەبەر ئەمەشە کە ناوەکەی بەردەوام لە ڕووناکیدا ماوەتەوە چونکە جیهان خۆی بەوە گرتووە کە هەموو بەیانیەک بە هەمان پرسیار لە خەو هەڵسێت ئەمڕۆ ترامپ چی دەڵێت؟ چۆن ڕوبەڕووی جەهل ببینەوە بابەتێکی ترە لەلایەن فارزنەوەڕۆڵیەوە ئامادەکراوە و بەم جۆرە دەست پێ دەکات کە بۆتان دەخوێنمەوە بەشێکی کێشەی قۆڵی ئێمەی کورد باەخپێنەدانە بە ئامرازەکانی ڕوبەڕووبوونەوەی جەهل هەر بۆیە ئەو بیر و باوەڕن نامۆیانە و ئەو هێرشە دەرونی و پڕۆپاگەندانەی ڕوبەڕوومان دەبنەوە بە ئاسانی دەکەونە ژێر کاریگەریان یان دەکەوینە ژێر کاریگەریان ئالێرەوەیە ئەو ناتەبایەی ناوماڵی کورد بەشێکی زۆری پەیوەندی بەلاوازی وشیاری و بەهێزی جەهلەوە هەیە کە بیرکردنەوەمانی داگیر کردووە مێژوو پێمان دەڵێت کە گەورەترین مەترسی بۆ سەر کورد وە کوردستان بە تەنها هێزە سەربازیە دەرەکیەکان نین و نەبوون بەڵکو ئەو داگیرکاریە زل هێزە ناوەکیەیە یان ئەو هێزە ناوەکیە بێدەنگەیە کە پێی دەوترێت جەهل جەهل تەنها نەبوونی زانیاری یان نەخوێندەواری نییە بەڵکو جەهل گۆڕاوە بۆ جوڵەیەکی چالاک سیستەماتیک و وێرانکەر واتە جەهل بە بەرنامە و ئەیامێکە داگیرکەر کاری لەسەر کردووە و لە ناو کۆبیری کووردا ئیشیان لەسەر کردووە بۆیە ئەقڵ و وشیاری لە ناو کۆمەلگا حەزب زانکۆ ناوەند و ڕۆشنبیری و ئاینی و دامەزراوەکان لە دەست پێشخەری و بەرهەمهێنانی معریفەدا بێدەسەڵات بوون و ئیتر قۆناغ بە قۆناغ جەهل کاری کردو بۆ پڕکردنەوەی ئەو بۆشایەنەی ئێمە بەجێمان هێشتووە مەترسی گەورەی ئەم داگیرکاری جەهلەوەیە کە مرۆڤی نەزان نەک هەردان بە نەزانینی خۆی دانانێت بەڵکو دەبێتە دوشمنی سەرسەختی بیرکردنەوە و ئەقلانیەت لێرەوە پرسیارە بنەڕەتیەکە سەر هەڵدەدات لە کاتێکدا ئێمە لە فەزایەکداین چوار دەورمان بە شەڕی زەینی و گەمژەکردنمان تەنراوە بە تایبەتی لە جیهانێکدا کە لە شاوی زانیاری سەرپێی و شەڕی زەهێنی هەڕەشە لە کۆبیری خەڵک دەکەن چی بکەین بۆ ئەوەی جەهل داگیرمان نەکات بە وەڵامدانەوەی ئەم پرسیارە پێویستە سەرەتا لەوە تێبگەین کە بەرەنگاربوونەوەی جەهل بە دروشم و ڕووکەشگەرایی ناکرێت بەڵکو پێویستی بە استراتیژێکی قۆڵ کارا و ئاقلانی لە ڕێگەی دامەزراوی خاوەن ئەقلەوە هەیە کە لە تاکی وشیارەوە دەست پێ بکات و کار لەسەر تەواوی جومگەکانی کۆمەڵگە بکات بۆیە
یەکەمین و گرنگترین هەنگاو گۆڕێنی ڕادیکاڵانەی چەمکی خوێندنەوە و وەرگرتنی معریفەیە. ئێمە ئەمڕۆ لە سەردەمی زانیاری خێرادا دەژین کە تێیدا تۆڕە کۆمەڵایەتیەکان جۆرێک لە تێگەیشتنی سەرپێ و وەهمی زانینیان بەرهەم هێناوە و بە تەواوی بیرکردنەوەی زۆرینەیان داگیر کردووە و بۆ خۆشمان هیچ بەرنمەیەکمان نییە بۆ چۆنێتی مامەڵەکردن لە تەک ئەو دۆخەدا. وەیە بەرامبەر هێرشە کللتوریەکان دەستاوەستان وەستاوین. مرۆڤی کورد چونکە ڕۆژانە سەدان کورتە پۆست و ڤیددیۆ دەبینێت ئیتر واز دەکات کە لە هەموو شتێک تێگەیشتووە. ئەمە گەورەترین فەڵکردنە لە خۆت. بۆ ڕێگری لەم شەپۆلە و گۆڕینی بۆ ئاراستەیەکی دروست پێویستە بگەڕێنەوە بۆ خوێندنەوەی ڕەسەن، خوێندنەوەی ئەو تێکستە فکری فەلسەفی مێژی و ئەدەبیە قوڵانەی کە مرۆڤ ناچار دەکەن بیر بکاتەوە، نەک تەنها زانیاری کۆبکاتەوە. خوێندنەوە دەبێت لە پرۆسەیەکی کات بەسەربردنەوە بێتە پرۆسەیەکی ڕەخنەگرانەی ڕۆژانە بۆ گەشە پێدانی ڕێگەکان. لە تەک ئەمەشدا پەرەپێدانی بیرکردنەوەی ڕەخنەگرانە تاکە قەڵغانی پەرستنی ئەقڵە. جەهل لەسەر بنەمای قوڵبوونەوە یان قوبوڵکردنی کوێرانەی بیرۆکەکان و پیرۆزکردنی گوتارە باوەکان دەژی. کاتێک کۆمەڵگەیەک یان تاکێک فێر نەکرێت پرسیار بکات، دەبێت ئامڕازێکی یاسان بۆ دەستکاریکردنی وشیاری لەلایەن هێزە داگیرکەرەکانەوە. بۆیە ئێمە پێویستمان بە پیاوی ڕاشکاو و ژنی ڕاشکاو هەیە بە حیزب و دەسەڵات و کۆمەڵگە و دامەزراوەکان بڵێت هەڵەکە لەکوێدایە، نەک کەسانی هەڵپەرست کە هەموو شتێک تێپەڕێن و تەنها دەستکەوتی تایبەتی و کەسیان بۆ گرنگ بێت. ئەم جۆرە مرۆڤانە بەشێکن لە کارە ساتەکە. ئێمە پێویستمان بە کەسانێک هەیە ڕێگە نەدەن هیچ تێکستێک گوتار یان ئایدۆلۆژیایەک بەبێ بەڵگەی ئەقلانی و شیکاری لۆجیکی وەربگیرێت و تێپەڕێت. پێویستمان بە پرسیارکردنی بەردەوام هەیە، وەک بۆچی ئەمە وایە؟ لێکەوتەکانی چین؟ کێ لە پشت ئەم دەنگەوەیە؟ دەبێت پرسیار بێتە نەریتی ڕۆژانی بیرکردنەوەی ئێمە. لێرەوە دەتوانین بەرەنگاری جەهل بینەوە بۆ ئەوەی جەهل داگیرمان نەکات. پێویستە کتێبە باشەکان چەکی دەستمان بن. بەڵێ بینەران و گەگرانی خۆشەویست، بەم جۆرە هاتیینە کۆتایی بابەتەکانی ئەم جارەی بەرنامی لێکدانەوە هەڵوێست. هیوادارم ئەم بابەتانش بەدڵی ئێوە بێت تا ئامادەکردنی چەند بابەتێک و خوێندنەوەی بۆ ئێوە لە بەرنامەیەکی تر. کات و ساتێکی باش بۆ هەموو لایەکتان.